Wi-Fi and where the network just be with one small device. So this is also simple. We call it lightweight data center virtualization solution. For this one also was the connection between the network. ئەم کاتتان باش سپاس بۆ چاپێکەوتنەکەتان بەنسبەت بەرەوپێشتنی AI ئەوانەیە لە ڕۆژگاری ئەمڕۆیە AI یەکێکە لەو تەکنەلۆجیانەی کە بە تەواوەتی ئەتوانین بڵین جیهانی داگیر کردووە و هەموو ئەو پێشکەوتنانەی کە ئەیبینین دەستێکی AI پێوە دیارە هەر لە کەرتەکانی تەندروستیەوە بێ لە کەرتی با بڵین ئیدوکیشنەوە بێیان لە هەریەکە لەو کەرتانەی کە ئێمە هەمانە بەدڵنیاییەوە بەرەوپێشتنەکان بە ئاراستەیەکە کە بتوانرێت باشترین کوالیتی هەبێت و بتوانرێت باشترین وەڵامدانەوە هەبێت بۆ ئەو بابەتانی کە باسەکرێت لەگەڵ ئەوەشە بە دڵنیاییەوە ئێمە هەر کاتێک باسی تەکنەلۆجیەکەین لایانی باش و لایانی خراپی هەیە بەڵام ئاراستەکان بەرە ئەو لایانانە بێت کە بەرەو باشی بڕات بەرە ئەو بڕات کە با بڵین بەکارهێنانەکان باشتر بێت وا ئەکات کە گۆڕانکاری گەورە لە ژیانە ڕووبات لەبەرەوەی کە بۆ نمونە ئەگەر بێت و جاران تۆ پێویستت بە شتێک بە پێویستت بە زانیاریەک بە لەوانەیە بە چەند ڕۆژێک دەست بکەوتە لەوانەیە بە چەند هەفتەیەک دەست بکەوتە تەماشاکە ئێستا زانیاریەکان دەتوانین لە ڕێگەی کلیکردنێکەوە لە ڕێگەی چەند سانیەکە تۆ زانیاریەکان بەدەست بکات یەکێکتر لەوانەی کە ئێمە هەمانە بۆ لایانی پارێزگاریکردن تەماشاکەین هەموو ئەو کامێرانی کە ئێستا دانراوە هەموو کامێرەکان سیستمی AI تایە کە ئەتوانێت دیتێکتی فەیسەکان بکات کە ئەمەش ئەبێت بە یارمەتی دەرێک بۆ دۆزینەوەی هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە لایەن ئەو شوێنانەوە کە بەکارێن هەنگاوەکان بەرەو ئەوەیە کە ئەتوانین بڵێن ڕۆبۆت بتوانێت بەشێکی زۆری ژیان داگیر بکات ئەویش لە ڕێگەی ئەوەی کە هەموو ئەو فەرمانانەی کە تۆ ئەیتێ ئەو جێبەجێکارێکە بەڵام ئەوشمان بیر نەچێت چ ڕۆبۆت چ تەکنەلۆجیا چ AI هەمووی دروستکەرەکەی مرۆڤە بۆیە لە کۆتاییە هەر پێویستی بۆ ئەبێت کە مرۆڤ ئاراستەی کات بەرەو ئەو ئاراستەی کە ئەیەوێت بەکاری بێنێت و ڕۆبۆتەکانیش بەدڵنیاییەوە لە ئێستاە سیستمی ئایانتیە و ئەویش ئەتوانێت فێر بێت بەڵام لەو بڕایانیم کە بگاتە ئاستی زیرەکی مرۆڤ لەبەرەوەی کە ئێمە ئەزانین دروستکەری ئەم تەکنەلۆجیایە مرۆڤ لە ئێستاە زۆربەی زۆرێک لە ترانسلیتەرەکان ئەگەر سیرکەیت هەر با بڵین کامێراکەتی بەرەو ڕابگرە مەسەلەن ترانسلیتەرێک لە زمانێکەوە لە زمانی ئینگلیزیەوە توێبیکەی بە زمانێکی کە هەر ترانسلیتەرەکە ڕابگرە تەماشاکەی ڕاستەخۆیەک سەر بۆ تەرجوماکات ئەمەش وا ئەکات کە تۆ زەرور نەبی بەوەی کە هەموو زمانەکان بزانیت زەرور نەبی بۆی کە هەموو زمانەکان فێر بیت بەڵکو کاراسانیەکەت بووە کات بۆ ئەوی کە بتوانیت بەکارهێنەر بیت بەڵام لەم حاڵەتە ئێمە تەنیا ئەبین بە بەکارهێنەر نەک بۆی کە بتوانین با بڵین بەرەو پێشی بێت Unified management can save the operation and the maintenance cost. بالنسبه دكتور بالنسبه للسوليوشن هسه حاليا عندنا نواجه انه مشكله بالكونكتيفيتي not had just provided the goods to by the goods دەستی خۆش بە پرسیارێکی زۆر جوانە سەبارەت بە هەرێمیشی بە عراقیش بەڕاستی وەکو هەرێم تۆ خەڵکی ئەکادمی لە بواری ئەیە زۆر کەممان هەیە ینی وارا بێتەوە لە بواری ئەندەستریشەکە ئەوانەی کە اختصاصی عن ئەیە ئەوەش هەر کەمە تازە ئێمە لە 2015 دەستمان پێکردو بە تایبەتی زانکۆکان لە 2015 دەستان کرد بەوەی کە اختصاصاتی AI زۆر پەری پێبن و ئەقسامی AI وردە نییە دەست پێ بکەن چونکە تۆ یەکەم جار تۆ ئەبێ ئەکادمی دروستکەیت بۆی بتوانانی بەشێک دروستکەیتەوە لە زانکۆە یاخوو بەشێک دروستکەی کە لە پەیمانگایەکە بێ یا لە شوێنەکە بێ ئێمە زۆر تازەین لە بوارە و زۆربەی ئەو سیستەمانەیەشی کە ئیسا لە عراقا لە دام دەستگاکانی هەرێمی کوردستان و عراقیشەوە ئیشی پێەکەن جارێ هێشتا هیچ کۆمپۆننتێکی یاخود سیستەمێکی ئایان دروست نەکردووە ئەمە کاتێ بەڕاستی بۆ نمونە ئیسێکە محکەمەی سلێمانی ئەلکترۆنیە طبعاً دیجیتاڵیە کۆمپۆننتی ئایمان تیان نەکردو بەڕاستی تیانی AI ئەویش بە هەمە ئەتوانین شتی AI تێ بکەیت یاخود سۆفتوێرێک سۆفتوێرانە بێت طبعاً کاتێ بۆی بتوانیت AI بەرجەستەکەی لە سیستەمەکانی هەرێمی کوردستانە ئامادەکاری بۆ کراوە ئیسێ کادرێکی تەدریسی باشمانەیە لە AI بە بەردەوامی لە 2015 ئێمە دەستمان پێکردووە و ژماران لەوانەیە مەسەڵەن لە زانکۆی سلێمانیش و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیش لەوانەیە ژمارەیە بگاتە سەر و 25 مامۆستاکە
باگراوندیان یاخود ئامادەکراون بۆ ئەوەی کە لە داهاتوویەکی نزیکدا هەرچەند هەندێک دەرسی ئای بڵێنەوە یاخود مەشین لێڕین بڵێنەوە لە زانکۆکان و پەیمانگەکانە. نمونێکی بەسیط زۆر بەسیط مەسەن لە مەحکەمە کە حاکم دانیشتووە لە خوایشەوە کاتب زەبتی پێڵێن ئەوەی کە شتەکان نووسێتەوە ئێستا ئیشەکە مانوێڵە ئەو کاتە ئەگەر تۆ کاتب زەبتە لابەری ڤۆیس ڕێگەکنیشن بە ئای ئەتوانێت حاکم کە چی ئەڵێت پێویست ناکات بۆی بنووسێتەوە ئەتیادی ئۆتۆماتیکلی ستۆرە بێ لە کۆمپیوتەرەکە و ئەو ڤۆیسا کرێ بە تێکست. ئەمە شتێکی زۆر بەسیط کاتە ئەتوانین بڵین جێگەی مرۆڤ بەگرێتەوە. ئێتە تەبانەوە ئای بەکاربێنی بۆ شتی پۆزتیڤ ئەویان جیاوازە ئەگەر هەندێک جار نییە ئەو کەسەکە کەوتووە یاخود ئەو پرۆگرامەرە کەوتووە بۆچی بەکارێنێ ئای بەڕاستی. مەسەن ئەگەر هەندێک نمونەی پۆزتیڤ باسکەین لەسەر ئای بۆ نمونە مەسەڵەن محکەمەی کریمیناڵێک بکات تاوانبارێک بکات. تاوانبارەکە زۆر یعنی زۆر خەتەرناکە یعنی حتا گواستنەوەی لە شوێنێکە بۆ شوێنی بەری خەتەرناکە. تۆ زۆر ئاسانە هیچ پێویست بۆ ناکە هەر لە داری هەر لە سژنەکە ژوورێک ئامادەکراوە بۆ حکمدانی یاخود بۆ محکەمەکردنی ئەو تاوانبارانە هیچ پێویست ناکە دەبی بۆ محکەمە و بەکە لە بچۆ بە سارە و دووسێ ساری پۆلیس لەگەڵا بڕا و هەم پۆلیسەکە بخەیتە کارێکی خەتەرناکەوە ئۆتۆماتیکلی هەر لێەوە ئەتوانی لە محکەمەوە تاوانبارەکە لە سژن ئەتوانی محکەمەی بکەیت هەموو معلوماتەکان ئەتوانێنێ نەقڵکە بۆ ئاودیەنس یاخۆوانی کە دانیشتون لە محکەمەش. ئەمە نمونەیەکی زۆر بەسیط ئەمە خۆم بینیم لە ئەستۆنیا لە محکەمەی ئەستۆنیا تاوانبارەکە لە محکەمە لە سجن بوو محکەمە حاکم و لەگەڵ یاوەرەکانی هەموو دانیشتبوون محکەمەی تاوانبارەکانەکەت ئەمە نمونەیەکی زۆر پۆزیتیڤە ئەمەنە پاری تەبان ئەمە کەمکردنەوەی کۆستە یەکنیا پۆلیس لەگەڵا بەریت و بە سارە و خەتەریات و ژیانی و پۆلیسانە بخەیتە ریسکە و لەوانەیە تاوانبارە بۆ دانا بکە ڕێگەیانە ئەمە بەسیترین نمونە زۆر هەیە کە ئەمە بە شێوەیەکی پۆزیتیڤ بەکاری بێنی بە شێوەی نەگەتیڤ ئەوە نمونە زۆر هەیە بۆ بەکارهێنانی ئەتوانی ئەتاکی دوژمنەکانی بکەی زۆر بە ئاسانی لە دوژمنەکانی خۆت پێشی لە less than 10 milliseconds latency. All the knowledge that we discussed about it today, you can know about it more and see it and ask more details.